چوارەمین خۆری فستیڤاڵی فیلمی کوردی مۆسکۆ کە دیارە لە بەشێک لە وڵاتە دیارەکانی جیهانەوە لە نێوم فستیڤاڵەیە بەشدارن و تاوەکو ئێستا چەندین فیلم واروها بەڵگە فیلم نێراون کێبڕکێکن بۆ ئەوەی کە خەڵاتی هەتاوی زێڕین بەدەست بێنن. لە چوارەمین خۆلی فستیڤاڵی فیلمی کوردی مۆسکۆ لە بەشی پێشبڕکێی فیلمە بڵندەکان 7 فیلمی سینەمایی و 8 بەڵگە فیلمی بڵند و هەروەها لە بەشی پێشبڕکێی کورتە فیلمەکان 4 کورتە فیلمی چیرۆکی و 9 کورتە فیلمی دوکمنتاری بۆ بەشداری لە بەشی کۆتایی ئەم فستیڤاڵ دەستنیشان کراون و بۆ بەدیهێنانی خەڵاتی کریستاڵی هەتاوی زێڕینی ئەم ڕووداوە سینەماییە لەگەڵ یەکتریش ڕکابەریەکەن. فیلمە بەشداربووەکان لە 12 وڵاتی جیهان لەوانە فەڕەنسا، عێراق، تورکیا، ئێران، سووریا، هۆڵندا، بەلژیکا، دانیمارک و هەرێمی کوردستان و چەند وڵاتی تریش لەخۆگرن.